هێزە ئەمنیەکانی سۆرانێن تەواوی دوکان و بازاری چەکفرۆشان لە سۆران دادەخەن. مەبەستمان لێرە زیاتریش دەست بە سەرداگرنی چەکەکانەوە دوورخستنەوەی ئەم دوکانانەیە لە سەنتەری شار. ئەو چەکەی ئێمە دەیگرین و دەیبینین دەستی بە سەردا دەگرین و هەتا ئێستاش باش ئەلحەمدولیلا هیچ بەرپەرشانەوەیەک نییە لەلایەن دوکاندارەکان هاوکارن. هەتا ئێستا زۆر هاوکارن لەگەڵ ئێمەش ئیجراتی خۆمانەوەی پێویستە بەرامبەریان دەکەین و بە پێی یاسا تەقەمانی ئەوەی تایبەت بە چەک وەکو تەقەمەنی گولافی هەر بابەتێکی کە بزانین تاوانی پێ ئەنجام دەدرێ ئێمە دەستی بەسەردا دەگرین. چەکفرۆشان پابەندی بڕیارەکانی حکوومەتی هەرێمن. پێیان وایە ئەو بڕیارەی ئێستا ناتوانێت دیاردەی چەک هەڵگرتن و بوونی چەک بنبڕ بکات. پێشتر مۆڵەتی هێزە ئەمنیەکانیان هەبووە و ڕێگا پێدراو بوونە. بەڕای چەکفرۆشان پێویستە حکوومەت خۆی چەکەکان بکرێتەوە. بەو پێی ئێستا زۆرترین چەک لای هاوڵاتیانە نەک دوکانی چەکفرۆشان. ئەمە پابەندین ئەو بڕیارە سیلاح قەدەغە بکرێتن بەس یەک تشتێ دیمە داواکاری هەل حکوومەتە هەرێمێ مەسەلەن ئەو عالەمە فەقیرە چەکێکە هەی یا مثلا پاری خوی پوچکی دایدی هگه لینا کریته و دی زرمندی آن ده آسایش دست صدا بگیریتن همه عوایل ترکاته دبانجا ترکیه دهیتن 8,000 یا 100,000 یا 20,000 دی چی توان خو کتنو دبانجا خوش فرده كالسبيان اجا بريارك بدريتن حكومات او سكاي خلك بكريتو او كيش نعمل بس والله يا او بازار هو بيتن خلك كمعامله هبكتن تشتق ديكشي هاي لحدود الدروتيتن لهمو زياتيتن او دبانسكي هبيت هورو هيز جنزقنيا كدبانسكي بكريتن بباركي ارزان بكريتن دبانسي $100 بكري بيني دكساج دي بيكوجيتن بس نيا دبانسكي كابرا جنزق نشد 20 ورقه بدبانسك بدت ويانا نيا بس اجا بشتو حمور رقابات كان او دبانسي تركينيه كردستاني وخدها او بازار دي قپات بيت بس دبانسه په 20 ورقه په 15 ورقه په گنزه کې نه دەکرێت په $100 دەکرێت. لە ساڵانی ڕابردوو چەندان جار بڕیاری هاوشێوە جێبەجێکرا بەڵام نەیتوانی بە شێوەیەکی باش دیاردەی بوونی چەک بنبڕ بکات. شارەزایانیش پێیان وایە بۆ ئەو مەبەستە هەرێم پێویستی بە یاسایەکی تایبەت هەیە لە پەرلەمانی کوردستان دەربچێت هاوکات وشیاری تاکەکانی کۆمەلگا بۆ بنبڕکردنی ئەو دیاردەیە کە دوزار کاریگەریشی دەبێ بۆ کەمکردنەوەی تاوان و ڕووداوەکانی چەک بەگشتی. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.